پرۆسەی هەڵبژاردن لە قەزای خانەقینی پارێزگای دیالە بەدەر نییە لە ڕەخنە و گلەیی لایەنە سیاسیە کوردی و شیعیەکان و ئەنجامی هەڵبژاردن ڕەت دەکەنەوە و پێشیان وایە لە بەرژەوەندی لایەنێکی کوردی ساختەکاری کراوە. بەڕاستی دەستکاریکردنی دەنگەکان بۆتە ماوەی نیگەرانی هەموو لایەنەکان. ئێمە لە خانەقین نزیکەی 9 حزبی وەلایەنی سیاسی داوای ڕەتکردنەوەی هەڵبژاردنەکانمان کردووە و داوا دەکەین لە کۆمیسیۆن بە زووترین کات لیژنەی پێداچوونەوە بەو دەنگانە سەردانی خانەقین بکات بۆ ئەوەی یان بە تەواوەتی ئێمە ڕەتی پرۆسەی هەڵبژاردنەکە دەکەین یانش بێن ئەدوفەرزی سندوقەکان بکەن. پارێزگای دیالە 1,700,000 دەنگدەری تێدایە. لەو ژمارەیە قەزای خانەقینی کوردنشین 80,000 دەنگی بەردەکەوێت. یەکێتی نیشتیمانی کە زۆربەی لایەنەکان پەنجەی تۆمەتی ساختەکاری بۆ درێژ دەکەن سەرووی 25,000 دەنگی لەو قەزایە بەدەست هێناوە بووە خاوەنی تەنها کورسیەک. هیچ نوع تەزویرێک نییە لێرە و دلیل سەر ئەوە ئێمە لەسەر شەریت ئەلکترۆنیەکە ئیشەکەین. هەموو شەریت ئەلکترۆنی شاری خانەقین لای منە یەک بە یەک حسابم کردووە ئەوەی ژمارەی دەنگەکانی ئێمە و باقی لیستە کوردستانیەکانە. حیزب و لایەنە کوردیەکان بە 6 لیست بەشداریان کرد و بە هەمویانەوە نزیکەی 40,000 دەنگیان لە خانەقین هێنا. لە کاتێکدا لایەنە شیعیەکان کە خاوەن هێزن لە قەزاکە نزیکەی 3,000 دەنگیان هێنا و ئەوانیش گلەییان لە پرۆسەکە هەیە. دين يعني أصوات وأعداد غريب عجيب لانتخابات درشي يمثلني سؤال بكيمن أي أصوات عجيبة غريبة أرتشبي آية تنظيم دولي هساشوني آية تنظيم منظماتي هاشوني آية يك منظمات أو شركات برمجة هستنسنا سيطرة بكنبان أي أعداد وهمية كهاتية إما خمان يك بيشي من مجموعي خاصة بيم خوان ديريم كصوت دادا بيمان مراكز قوي خوان ديريم لنا خانقين كصوت دادا بيمان أو أصوات ريما ناتيا سو قەزای خانەقینی پارێزگای دیالە زۆربەی دانیشتوانەکەی کوردی شیعە مەزهەبن. لەم هەڵبژاردنەدا هێزە کوردی و شیعیەکان گرێویان لەسەر دەنگدەرانی ئەو قەزایە دەکرد. دڵشادە نوێر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.